سڵاوتان نەبێت لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. حکوومەت قەرزی کارەبا لە هاوڵاتیان وەردەگرێتەوە. ئێران هۆشداری تون دەدات و ئاماژە بەوە دەکەن لە هێرشەکانیان بەردەوام دەبن. لە سەدا 73 بەڵێندەرانی سلێمانی مایەپووچ بوون. وتەبێژی وەزارەتی کارەبا ئاشکرای کرد وەزارەتی کارەبا زیاتر لە 1 تریلیۆن دینار قەرزی کرێی کارەبای لای هاوڵاتیانەوە دەژڵێت چەند ڕێکارێک دەگرنەبەر بۆ وەرگرتنەوەی قەرزەکانیان. ومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبا ڕایگەیان وەزارەتی کارەبا زیاتر لە 1 تریلیۆن دیناری قەرزی کرێی کارەبای لای هاوڵاتیان و فەرمانگەکانی میری و کەرتەکانی پێشسازی و بەرزرگانیە. ئێمە داوای گەڕانەوەی قەرزەکانمان لە چەند کەرتێک کردووە. دەژڵێت ئەو دەنگۆیانی بڵاو دەکرێنەوە ئەگەر هاوڵاتی کرێی کارەبا نەگەڕێنێتەوە کارەباکەی لێ دەبڕێت ڕاست نییە. ئاماژە بەوەش دەکات وەزارەتی کارەبا پلانی خۆی هەیە بۆ گێڕانەوەی قەرزەکانی کرێی کارەبا. دەمانەوێت هەندێک ڕێوشۆنی دیکە بگرینە بەر ئەویش دانانی میکانیزمێکی تایبەت بە خۆمانە و جارێ ئاشکرایی ناکەین بە چ شێوازێ قەرزی کرێی کارەبا وەردەگرینەوە لە هاوڵاتیان و هەموو هاوبەشانی دیکەی کارەبا. سەرۆکی دەستەی هێزە چەکدارەکانی ئێران ڕایگەیان هێرشەکانیان بۆ سەر نێارەکانیان لە هەرێمی کوردستان بەردەوام دەبێت و دەژڵێت نێارەکانیان بە هاوکاری ڕاستەوخۆی ئەمریکا 1200 بنکەی سەربازیان لە هەرێمی کوردستان دامەزراندووە. لیوا محەممەد باقری سەرۆکی دەستەی هێزە چەکدارەکانی ئێران ڕایگەیان ئەم هێزانە بە هاوکاری ئیسرائیل مەشقیان پێدەکرێت و دەنێرنێنەوە وڵاتەکەی و لەوێ کردەی سەربازی ئەنجام دەدەن. بۆیە بەپێی یاسای نەتەوەی گرتوەکان ئەوەی دەیکەن لە هەرێمی کوردستان بەرگریە لە خۆیان نەک هێرشکردن. داژڵێت هێرشەکانمان بۆ سەر حیزبە نێارەکانیان و بنکەکانی ئیسرائیل بەردەوام دەبێت وەک چۆن لە ڕابردوو بنکەیەکی ئیسرائیلمان لە هەولێر لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە بە ئامانجگەر. لە دوای سەرهەڵدانی نەڕزەیەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئێران چەند جارێک بارەگەی حیزبە نێارەکانی لە قوڵایی خاکی هەرێمی کوردستان و عێراق بردومان کردووە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش هەڵوێستی جدی نەبووە. لە یادی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هێرشی تون دەکەنە سەر یەکتری و یەکێتی دەڵێت پارتی بە کوردی جنێو دەدات و بە عەرەبی ماستە و بۆ ڕەوتی شۆڤێنی دەکات. لە بەرامبەریشدا پارتی دەڵێت کەسێک خاک بفرۆشێت هەموو شتێک دەفرۆشێت. ئەمڕۆ ماڵپەڕی فەرمی یەکێتی بە بۆنەی تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر ڕووداوەکەی 16 ئۆکتۆبەری کەرکووک و ناوچە جنەکۆکەکاندا ڕایگەیاند ئۆکتۆبەری ڕاکردنی هێزەکانی پارتی مەزنترین داستان کە پارتی دیموکراتی کوردستان لە دوای ڕیفراندۆمەکە و لێکەوتەکانی مانگی ئۆکتۆبەرەوە تۆماریان کرد تەنیا ڕاکردن و چۆڵکردنی سەنگەرەکان بوو. لە کۆتاییشدا دەڵێت مەسرور بارزانی و مەنسوور بارزانی و سیروان بارزانی بوونە جەنەراڵی شەڕی بێتەقە و ڕاکردن و بەدەستەوەدانی زۆرترینی خاکی کوردستان. لە بەرامبەریشدا ماڵپەڕی فەرمی پارتی هێرشی تون دەکاتە سەر یەکێتی و دەڵێت کەسێک خاک بفرۆشێت هەموو شتێک دەفرۆشێت. دەژڵێت بەداخەوە لایەنێکی کوردی خیانەتی لە نەتەوە و نیشتیمان کردو لە ئەنجامدا لە سەدا 50 خاکی باشووری کوردستانمان لەدەستدا. لەوبارەیەوە ڕێبوار تاڵەبانی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری ناوچە کوردستانەکان دەڵێت ئەوانەی خیانەتیان کردووە لە 16 ئۆکتۆبەری 2017دا هەرگیز لە یاد ناکرێن و لە مێژوودا تۆمار کراوە و هاوشەوەی سەددام و ڕژەمی بەعەز دەچنە زەبڵدانی مێژووە چونکە خیانەتێکی زۆر گەورە بوو لە کورد کرا. لە بەرامبەریشدا ڕەوەند مەلا مەحموود ئەندامی سەکردایەتی یەکێتی ڕایگەیاند هەمووان دەیانزانی و لە بەرچاویان بوو کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕوودەدەن. ڕیفراندۆم تاکە هۆکار بوو بۆ ڕوودانی و لە دەستدانی کەرکووک و ناوچەکانی دیکە. ئەمڕۆ بەڵێندەران بەیاننامەیەکیان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرد و ڕایانگەیاند پارەکانیان دەستی بەسەردا گیراوە بۆ هۆیەوە لە سەدا 73 بەڵێندەرانی سلێمانی مایەپووچ بوون. ئەمڕۆ لیژنەی بە دووەداچوونی کێشەی بەڵێندەران کۆنگرێکی ڕۆژنەمەوانی ئەنجامدا و ڕایانگەیاند لە دوای سەرهەڵدانی شەڕی داعش پارەی بەڵێندەران لە بانکەکاندا دەستی بەسەردا گیراوە بۆ هۆیەوە 873 پرۆژەی تەواو نەکراو لە سلێمانی هەیە.
وتیشیان لە سلێمانی 1260 بەڵێندەر هەیە، ئێستا 920 بەڵێندەریان مایەپووچ بوون. ئاماژە بۆ ئەوەش دەکەن لە کاتێکدا قەیرانی دارایی نەماوە، بەڵام پارەکانیان پێنادرێتەوە سەرباری ئەوەی ئەو چەکە بانکیەی کە خودی حکوومەت پیان دەدات بۆ مامەڵەکانیان لیان وەرناگرێتەوە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن چیتر بەڵێندەران پشتگوێ نەخات دەژڵێت بەهۆی بێباکی و نەدانی پارەی بەڵێندەران تا ئێستا چەندین بەڵێندەر مایەپووچ بوون و ئەمەش بەهۆی دەست بەسەراگرتن و سڕکردنی پارەکانیان تا ئێستا دەیان ملیار دیناری بەڵێندەران لای حکوومەتی هەرێمە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوە.